زۆر بەخێر بن. من مامۆستا عادل بەکر، مامۆستای پیشەیم لە ئامادەیی پیشەسازی ذهب لە سەدی ئێواران. من ئەم کارە تقریبا لە 2003 2004 و 2005 تقریبا لەو دو-سێ ساڵە دەسم پێکردووە و تا ئێستا بەردەوامم. بیدایە دەسم پێکرد بە کۆمەڵێ بە دەیەکانم دروستە کرد. طبعا عیشەکەم هەمووی بەفلینە، لە بیدایەوە بەفلین و خۆڵی دار عیشەکەم. دەستپێکردنی ئیشەکەم بیدایە ئیشی گەورەم ئەکرد. چەند ساڵی لەو ئیشانە دەسم پێکرد، دوایی دەسم کردە تابلۆی بەرجەستە، چونکم شوێنم نەبوو داینم لە ماڵەوە بەڕاستی ئیشەکان. کۆمەڵێ تابلۆشم دروست کرد. ئێستا ئیشەکەم یعنی بەڕاستی هەدەفی ئەوام لە عیشەکەیان نەبوو تا ئەو کاتەش، بەس ئێستا تقریبانەوە چەند مانگێکە دەسم کردووە بە شوێنەوارە کۆنەکانی کەرکووک. ئەم جاریان بەڕاستی هەدەفێکی تایبەتیم هەیە. ئێمە لە کەرکووک بەڕاستی تا ئێستاکە مەتحەفێکمان نییە، تا ئێستا شوێنەوارە کۆنەکانمان گەنجانی ئێستا نازانن چیمان هەبووە چیمان نەبووە لەم شارە. من وەکو بیدایە کچێکی خزممان ئیشێکی بۆمان کرد، ئیشەکەم زۆر پێجوان بوو. ئیتر هەر لەسەر ئیشەکەی و دووسێ ئیشم دروست کردەوە، بەوە دەسم پێکرد ڕاستی. ئێستا حالیان بۆ من هەر لە بیدایەشەوە حەزم لێ بوو دەست بە شوێنەوارە کۆنەکان بکەم، بەس کەم ئەم کرد. بەس ئێستا ئیشەکەم هەمووی بۆتە ئەوە، یعنی ئیشی تر ناکەم تقریبان. ئەوەی ئێستاکە ئەیکەم هەمووی شوێنە کۆنەکانی کەرکووک و دەور و پشتی کەرکووکە. طبعاً ئەو مادانی بەکارێنم بەڕاستی تقریبا هەمووی فلینە، فلین و خۆڵی دارە. خۆڵی دارەکە خۆم بە تۆزی شەربەت لەونی یەکەم، ئەو لەونەی بمەوێ ئەگە سەوز بێ ئەگە زەرد بێ هەر بە تۆزی شەربەت ئەیکەم. تۆزێک بۆ یەکەم بەکارێنم. من قەڵەمیش لە عیشەکانم ئەو قەڵەمی بەکارێنم بەبێ نەنووسێ. طبعاً قەڵەمی جاب بەکارێنم، بەس قەڵەمێک نوکی باریک بێ و نەشنووسێ. هەر بەوە شکلی تابوک و شکلی بەردەکان لەقەت ئەو فلینانیوە بەکارێنم. طبعاً فلینەکان فلینی اعتیادی تایە و فلینی تایبەتشی تایە، یعنی هەر فلینە اعتیادیەکە نییە. هەم فلینە اعتیادیەکە بەکارێنم ئەوەی کە لە ئام هەیە، هەم فلینێکشم هەیە ئەو فلینە تۆزێ تایبەتە بۆ شتی هەندەسی بەکاردێ. ئیتر ئەو فلینەوە کوتم قەڵەمێک بەکارێنم، قەڵەمەکان ئەبێ نەنووسێ. ئەو شکلی بەرد و تابوک و شتانە نەقشەکانیان من ئەو منارەیەم دروست کردەوە، مناری داقم دروست کردووە، یان قوبە زەرقای قەڵای کەرکووکم دروست کردووە. ئەمانە هەمووی زەخرەفەیە طبعاً خەدی. وەکو شوێنەوار قوبە زەرقای قەڵای کەرکووک، هەم قوبە زەرقا و هەم قوبە خەضرای پێڵێن لە قەڵای کەرکووکە. بەڕاستی ئەوە لە زۆر حەزم ئەکرد بیکەم، لەبەرەوە زەخرەفەیە زۆری تیابوو لێ ترسان بەڕاستی. بەس لەخوا بەزیاد بێ ئەم فەدرە هەوڵمدا کردم تاوە. ئەمە منارەکەی داپۆخە. طبعاً ئەم منارەیە تەمەنێکی زۆری هەیە. ئەمە شۆکوتم کۆمەڵێ زەغرەفەی تایە، هەموو زەغرەفەکان هەر بەهین دەرم کردووە. ئەمە قوبە زەرقایە، ئەو قوبە زەرقای کە ئێستا لە قەڵای کەرکووک تقریباً هەر ئەمە بە ساغی لە قەڵای کەرکووک ماوەتەوە. ئەمەش ئی کاتی مەغۆلیەکانە، زۆر کۆنە. ئەمە سەرای کەرکووکە، ئەمە لە 1970 ڕووخاوە. ئەمە حکوومەتی کەرکووک هەمووی لێرە بووە. سجنی ڕئیسی کەرکووک، سجنی مەرکەزی کەرکووک و مدیریەی شۆرتە و هەم حکوومەت، هەموو ئەرچی دایرەی حکوومەت هەیە لە کەرکووک هەمووی لەم بینایە بووە. ئەمە 70 ژووری تیا بووە، 2 تابقە. ئەمەیان قەسرەکەی دارەبەگە. ئەمە کاتی خۆی ئینگلیز سکەی قیتاری دروست کردووە لە کەرکووکەوە بۆ بەغدا. طبعاً ئەو سکەیە بەناو دەیەکان هاتێپەڕێەوە، بە منطقەی کاکەی و تاڵەبانی و داوێ هاتێپەڕیوە. لە منطقەی داوێ لەوە تێبڕبووە. ئەو کات دارەبەگ لێوە بۆ ئەندام پەرلەمان بۆ دارەبەگ یارمەتیانی داوە زۆر، ئەوانیش مقابل ئەو یارمەتی و عەرزەی پیانی داوە سکەکەی تیا دروستکەن. ئەم قەسرەیان بۆی دروست کردووە. طبعاً تەمەنی ئەم قەسرەوە تەسەور ئەەکەم زیاتر لە 110 بۆ 115 ساڵ بێت. ئەمەیان بازاڕی قەڵایە، شوێنی مریشک فرۆشەکانی ئێستاکە. ئەو کات طبعاً ئەوێ مریشک فرۆش نەبووە، ئەو کات بازار بووە، هەموو نوع دوکانێکی تیا بووە. ئەمە ماڵ سەید ئەحمەدی خانەقایە. طبعاً ئەمە ماڵیان بەرامبەر مزگەوتی خانەقا بووە.
طبعا ئەو کات لە مزگەوتی خانەقاوە هەتا گازینۆی مەجیدیە هەمووی ماڵ سەید ئەحمەدی خانەقا بووە، ئەو کات ئەوێ باخ بووە، شوێنی کتێبخانەی گشتی و شوێنی ئیتصالاتی ئێستاکە هەتاکو گازینۆ مەجیدیە هەمووی باخی ماڵ سەید ئەحمەدی خانەقا بووە. طبعا دوای سەید ئەحمەدی خانەقا و عەرزانی داوەتە حکومەت و کراوەتە کتێبخانە و کراوەتە ئەو شتانە. ئەم ماڵە طبعا مابووە تا چەند ساڵە پێش ساکە، ئەمەشانی سەر ڕوخان و کردیانە قەیسەری. ئەمە مەقەر قواتی بەریتانیە بۆ لە بان قەڵای کەرکووک، ئەو کات قوات بەریتانی لەبان قەڵای کەرکووک مەقەڕیان هەبووە، ئەمە مەقەڕەکەیانە. ئەگەر بینە سەرەوە ئەمە خان هنوودە کۆن طبعا لە کەرکووک فندق نەبووە، لە جیاتی فندقەکان خان هەبووە، ئەو کات خەڵک لە دەشتەوە هاتووە بە حیوان هاتووە، بە کەروبار هاتووە یان مەڕوبزنی هاوردۆ بۆ فرۆشتن، ئەو کاتە خانەکە قاتی خوارەوەی جێی حیوانەکان بووەتەوە، تیای قاتی سەرەوەش بۆ بەشەرەکان دروست کراوە لە جیاتی فندقی ئێستاکە بۆ ئەو کاتە. ئەمەیان لە گەڕەکی شاترلوو بووە، ماڵی سدیق بەگ ئەرسەلان بەگە. ئەمە شخصێتێکی کۆنی بڵێن تورکمانی کەرکووک بووە، هەر لەم خانووە کات خۆی شێخ محمودی حەفید سجن بووە لە بەغدا و هاوردیانتە کەرکووک، سدیق بەگ بۆتە کەفیلی و هاوردوێتی لە ماڵی خۆیان دایناوە. لەم خانووە شێخ محمودی حەفید فترەیە ماوەتەوە. ئەمەیان یەکەم فندقی کەرکووکە تقریبا فندق ئەحمەد پاڵاسە. ئەمەیان کات خۆی شەریکەی نەوتی کەرکووک ئینگلیز کە دایمەزرانوە عملی هەندی بۆ هاوردووە، ئەو عملە هەندیانەی کە لێیان مردووە نەیان بردووەتەوە بۆ هەند، جەنازەکەیان لە کوورەیەکە سوتانووە، خۆڵەکەیان بۆ ساحبەکەی بردووەتەوە. اینجا ئەم کوورەیە کات خۆی ئینگلیز دروستی کردووە هەر بۆ عملە هەندەکان و تا ئێسش لەناو شەریکەی نەوتی کەرکووک ئەسەری ماوەتەوە. لەناو ئەم کوورەیە عملەکانیان ئەوەی مردووە سوتانیان و خۆڵەکەیان بردووەتەوە بۆ ساحبی. طبعا ئەمە مستشفایەکە لەناو قشلەی کەرکووک بووە 1916 ئەمە لەناو حوشەی قشلەی کەرکووکا بووە. ئەمە یەکێ لەو مستشفایانە بووە لە کەرکووک ئیسفادەی زۆری لێکراوە. من هەر ئیشەیەکەم ئەو ڕسمە لە مۆبایلەکەم مەثەلەن هەیە، من لە مۆبایلەکە ئەیکەمە سەر کاغذ بە قەڵەم ڕسمی یەکەم، هەروە وەکو شتێکی ئەتیادی ڕسمی یەکەم هەموو قیاساتی بۆ دانم، لە دوای قیاساتم بۆ دانا دەستەکەم عیشکردن. کۆمەڵە ئیشی تریشم کردووە طبعا وەکو حی سناعە تازەکە لە کەرکووک ئەوم کردووە، محەطەی ڕئیسی ئاوی کەرکووک ئاوی کەیوانە، ئیتر کۆمەڵی ئیشم ناو کەرکووک تا ئێستاکە کردووە. چەند خانوویەکە لە گەڕەکی قۆریە ئەگە ملاحەزە بکەی کات خۆی مەرزینی ماڵەکان بەم شێوەیە بووە، بەس لە سەربان مەرزیمەکە دەرچۆتە دەرەوە، ئیتر ئاوەکە هاتۆتە خوارەوە، یعنی مەرزیمیان نەهاوردۆتە خوارەوە، هەر بەو شێوەیە بووە. ئەلێری تەلەڤیزۆنەکان لە سەربانەکان هەموو سەربانەکان ئەلێری تەلەڤیزۆنی هەبوو کە ئێستا ئەلێرمان نەماوە. ماڵەکان ئەو کاتە خەڵک بەعام دەرگای بەتاک بوو، دەرگای داناخست، بەس لە پاڵ دەرگاکە پەردەی هەبوو، پەردەی لە پاڵ دەرگاکە هەبوو. طبعا تا ساڵی هەشتاکانیش لەناو کەرکووک هەروە بوو، عام وا بوو، یعنی خەڵک بەعام بەیانی هەڵەسای دەرگای حەوشەت لەسەر پشت بوو هەتا شەوە خەوتی، بەس پەردەیەک لە پاڵ دەرگاکە بوو. ملاحەزەکە من ئێستا پەردەکەم کردووە لە پاڵەوە دەرگایە پەردەکەم بۆی کردووە و دەرگای حەوشەکانیش تقریبان زۆری بەم شێوەیە بووە و ئێستاکە من کردووە.